وەرەقەی کارەبایەوە بۆ من ناردووە ئەرە باشە پارەی و کارەبایە بەچی بەم چۆن کارەبای 72 دیناری دەکرێتە 175 دینار نهێنیەکانی گرانبوونی کارەبا ئاشکرا بوون پرۆژەی ڕووناکی بەهۆی هاتنەوەی پسۆڵی 45 ڕۆژیەوە بارگرانیەکی دارایی گەورەی دروست کردووە بۆ تەمای نیگەرانی و بارگرانێکی دارایی قورس لە سەرشان و گیرفانی هاوڵاتیان گرانبوونی کارەبا لەم سیستەمە نوێدا تەنها پەیوەست نییە بە زۆری بەکارهێنانەوە بەڵکو دەرەنجامی شێوازی ژمێریاری ئاڵۆز و ناڕوونە کە تێیدا ماوەی خوێندنەوەی پێوەرەکان ڕۆڵێکی سەرەکی دەبینن لە بەرزکردنەوەی نرخەکان بۆ ئاستێک کە هاوڵاتی ئاسایی توانای پارەدانی نەبێت کاتێک ماوەی خوێندنەوەی کارەبا دەکرێت تا 45 ڕۆژ و دواتر دابەش دەکرێت بۆ دوو بەشی جیاواز وەگەوەی حکومەت بانگەشەی بۆ دەکات کە گوایە 30 ڕۆژ بەجیا و 15 ڕۆژ بەجیا هەژمار کراوە ئەمە لە جەوهەرداستەمێکی ژمێریاریە نەک ئاسانکاری چونکە سیستەمی کرێی کارەبا لە هەرێم بە شێوەی پلەبەندی کار دەکات واتە نرخی یەکەی کارەبا لەگەڵ زیادبوونی بەکارهێنان بەرز دەبێتەوە کێشە گەورەکە لەو 15 ڕۆژە زیادەیەدا دروست دەبێت کە حکومەت وەک پاشکۆیەک بۆ مانگەکە زیادی کردووە چونکە کاتێک مانگەک دەکەیتە نیوە و حسابی 15 ڕۆژی بۆ دەکەیت بە پێی ئەو بژمێرە ئەلکترۆنی کە خۆیان لە ماڵپەڕی فەرمی پرۆژەکە دایانناوە بڕێ و کارەبایی کە بە نرخێکی هەرزان 72 دینار دەدرێتە هاوڵاتی کەم دەکرێتەوە بۆ نیوە واتە لە جیاتی ئەوەی هاوڵاتی 400 کیلۆواتی بە 72 دینار بۆ هەژمار بکرێت تەنها 200 کیلۆواتی بەو نرخە بۆ دەڕوات و هەرچی بەکارهێنانی دیکەیە ڕاستە و خۆ دەچێتە خانەی نرخە گرانەکان کە 108 دینار و 175 دینار و بەرەو ژوورە ئەم دابەشکاریەوەی کردووە ئەگەر ماڵێک لەو 15 ڕۆژەدا 650 کیلۆوات کارەبای سەرف کرد بێت لە جیاتی ئەوەی نزیکەی 55,000 دینار بدات ناچار دەبێت نزیکەی 74,000 دینار بدات واتە تەنها بەهۆی دابەشکردنی کاتەکەوە نزیکەی 30,000 دینار لەسەر هاوڵاتی دەکەوێت ئەما گەر بۆ هەموو مانگەکە وەک حکومەت دەڵێت دووبارە بکرێتەوە ئەوە هاوڵاتی بەبێ ئەوەی ئاگادار بێت نزیکەی 60,000 دینار باجی ئەو دابەشکاریە دەدات لەلایەکی دیکەوە خودی سیستمی ئەلکترۆنی بۆ بژمێری پرۆژەی ڕووناکی پێچەوانەی لە دوانەکانی حکومەت دەسەلمێنێت چونکە حکومەت دەڵێت کارەبا مانگانەیە و پەیوەندی بە ڕۆژەوە نییە بەڵام کاتێک داتا دەخیتە ناو حاسیبەی پرۆژەکە داوای ژمارەی ڕۆژەکانت لێ دەکات و ئەگەر ماوەکە کەم بکەیتەوە ئەوە ئەو بڕە کارەبایی بە هەرزان بۆ تەژمار دەکرێت زۆر کەم دەبێتەوە ئەگەر بەکارهێنانی ڕۆژێک داخڵ بکەیت تەنها 13 کیلۆواتت بە نرخی کەم بۆ دەژمێرێت و ئەوەی دیکە دەخاتە سەر نرخەگرانەکە ئەمەش دەری دەخات کە سیستەمەکە بەم شێوەیە داڕژراوە کە هەتا ماوەی خوێندنەوەکان دەستکاری بکرێت یان بکرێتە بەشی بچووکتر ئەوە پارێشی زۆرتر لە گیرفانی خەڵک دەردەهێنێت